سڵاو ئی وەختتان وەخێر ماچۆ جوانەکان ناوزکاکەیەنە فرە خۆشحاڵەنە جارێکی تر وە بەرنامەی ئارۆ مەویە مێمانی یانەکانتان چەشاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی کەرکووکەوە ئەڵقەیەکی تری بەرنامەی ئارۆتان پێشکەشمەکەین. بەرنامەی ئارۆ مێمانداری کەسایەتیەکی و ئەزمون و دیاری ماچۆ جوانی نام کاکەی مەکەرەوە. بەڕێزشان ئەزمونێکی فرە و مێژوویەکی جوانشان هەنن چەنام واناوە و نووسنایی ماچۆ. ئارۆ ئامان میوە خزمەتش پێی گفتوگۆکەردە چەسەر مەتەڵ و قسەی نەستەق و پەندی پێشینانی ماچۆ و هەروەها باسێ چە شعری ماچۆ و جیاوازی شعری ماچۆی ئێمەی کاکەی چەنی ماچۆ جوانەکانی تر و گۆران و شێوەیەکی گشتی چەنی شعری سۆرانیەرە. بەڕێزشان چەیانەیۆشەوە مێمانداری ئێمەشکردن فرە سوپاسش مەکەرم ئەرکشکێشان کە ئارۆ خزمەتێکی جوانش و ئێمە پێشکەشکردن. ئی کەسایەتیە جوانە تەمەنێش هەنن، ئی تەمەنەش پڕ چە جوانی و چەواناوە و چەمێژوو و شارەزاییش بێن چە فرە بواری ترە. فرە خۆشحاڵە مێکەمەتاوم ئارۆ هەردۆمانەوە خزمەتێکی بیچک وە شمەی ماچۆ جوانکەرم. مێمانەکەمانیش فرە بەڕێز کاک عادل کاکەیە. کاک عادل گیان خێرامە خێرانداربی سپاس مەکەری و خێرامای دێوەبان چەم هەچا ناوە حتاکو ئینا سپاس مەکەرم. کاک عادل گیان گێڕانەوە و قسەی نەستەق و مەتەڵ یۆت مەزانی ئینا هەڵقوڵاوی ناخی کۆمەڵگایەوە بەڵێ حتمەن هۆکار و سەرچامە و باباچم هۆکاری هەنن پێی دروستبی ئی مەتەڵ و قسەی نەستەق و پەندانەیکەوە ئێستا ئێمەوە نەشماچم پەندی پێشینان و مەتەڵی کۆن و قسەی نەستەق هۆکاری دروستبوونی ئیشت گەلە پێی چێشمە گەڵنیەوە. دووبارە خێراماتان مەکەری. ئێمە ملەتی کورد ملەتێوەنمێ چە شوێنێکی جوگرافی هەڵکەفتە مەژیەی چە دامێنی چیاکانی زاگرۆسن. زاگرۆس دەریایەوەن چە ئەفسوون زنجیرەی شاخەکانی زاگرۆس ژینگەیەش چەنەرەن ئی ژینگە تایبەتمەندیەشدانە ملەتی کورد بەگشتی و سرە ڕای ئامێش چە شوێنە جیاوازەکانی دامێنی ئیچیا چە دیوی ڕۆژهەڵاتەوە چە دیوی باشوورەوە چە دیوی باکوورەوە چە دیوی ڕۆژاواوە سەرانسەری ئی وڵاتە دەیان جۆرە کللتوریش چەنە دروست بێن. ئێمە مەسەلەن کە هاو سنوورێن مێچەنی دیمی وڵاتی عەرەبەکان ئێمە کاریگەری دووە جۆر هامانە سەرمان. ملەتی کورد چە گەرمیان و چە منتەقانەی ماچۆش شەنەرەن دووە ئەرک چە سەرش بێن ئەرکی داهێنان و پاراستنی زمانەکەش ئەرکی بەرگری چە کللتوری بێگانە نێوە نام زمانەکەشەوە و تەسیر و کاریگەری چەنە نەکەرەوە ئی پەندی پێشینانە و ئی قسەی نەستەقانە هەڵقوڵاوی ئاجۆرە ژینگەنە ئا ململانێنە ململانێت چەنی ژیان ململانێت چەنی بێگانە ململانێت چەنی سروشت ململانێت چەنی بژێوی ژیانەرە هەرچەند وڵاتی ئێمە چە فرە چە وڵاتەکان فرە باشتر بێن ژیانش مسۆگەر بێن نەتەرسان ڕۆیە چە ڕوان چە ئاورایی بمرۆ بۆ یانەیسە بە نەقاپی هەریانەیە کورد باچە مێمان تەنەق نماچۆ توکێنی قاپێکە پێی مەکەرەوە و مێمانیت مەکەرەوە. قسە نەستەقەکان مەسەلەن وە گوێرەی کاری ڕۆژانە وە گوێرەی ڕووداوی ڕۆژانە قسە واچریان قسەی نەستەق پەندی پێشینان کەسوەیش نییەن کەسوەیش نییەن تێکەڵ بێن گوم بێن وەیە ئەسلێگەش کە یەکەم جارواتنش کۆنن کەس نەمەزانێت کێ بێن بەڵام بێنە وێردی سەر زمان بێنە وێردی یاوانە یاوانە دەسمان وا لەو نیاوانە دەسمان کێ بێن و کەی بێن و چکا لە واچریان ئەنە کەس نەمەزانەوە. مەسەلەن
پەیانەی کەسێ ئیشێش وەنە نەکرێ و یعنی ئیشەکە چەتواناشەرە بەرزتر بووە ڕەنگە خەڵکێش نەسیحەتش کردەی باب وەڵە ئیشەوە تو نەمەکرێ و واتەش نە هەرمەکەریش کە دمایی یعنی نشست شاوردن چە جێبەجێکردە ئیشەکە واتەنشان ڕێوی نەلوێەوە کوناوە تەنەکەیشی بەستە کلکیۆشەوە وەڵێ مەتەڵ دیاردەی مەتەڵ هەڵهێنان مەسەلەن نیشتنێ بێ ئیش بێنێ کۆمەڵگەی ئەمە کۆمەڵگەیەکی کشت و کاڵی بێ ئێمە ئەگەر تاریخ بخوێنەوە 12,000 ساڵ وەرچە ئیستا چە وڵاتی ئێمەوە چە کوردستانەوە جوتیار دانەوێڵە و یۆشی کۆچکردن پێی ئەوروپا زراعەتش نقلکردن پێی وڵاتی ئەوروپا نیشتنێ باس و خواست و ژیان و چاوای وەیەکەوە بێنێ و واتەنش یەکێشا ماچۆ ئەرێ من پرسیە مەتەڵێم هەنن بەی باچە ماچۆ هەڵدم و بڵدم 6 پاو دووسم کێشن ئینە یەکەوە یەکێت شتێش واتن دوای واتەنش ئینە ترازویان ترازوی جاران دووە قابی هەر قابێش سەپەت بەسریایە نەشەوە چەبانەوە چۆیەشوەنەوە بەسریان چەنام ڕاست چۆکەوە وریگیری پێی هاوسەنکردەی باباچم تەماتەت سەنە جاران کێشەکەش وەزنەکەش کێشەکردەی تەماتە پارە نەوی زیاتر وەگەنم و وەیە و سەروە سەروەگەنم بی و یەکوە دووەیە و بی و یعنی مەتاوم باچم جیاوازی هەنن چە بەینی مەتەڵ و قسەی نەستەق و پەندی پێشینان هەرێکی و هۆکارێ تایبەت و باباچم کاتێ تایبەتش بێن کەەوە کارەمان بڵێ بڵێ هەر وەختێ مەسەلەن شاییە بێن خۆشیە بێن گەنج و زەلام و ئافرەتی ئاوایەگە نیشتنەوەیەکەوە وەختی خۆششان بردەنە سەر دەستشانکردنە قسەی خۆش قسەی نەستەقشانکردن نوکتەشان وەبان یەکتریەواتن پێی کات بەسەر بەردە و پێی وەخت بەسەر بەردە کەش و هەوایی کە چەنامش نەشانەکردن داهێنان دروست بێن بەعزیە کەسەنەن هەرخوا ئیلهامش وەنا ئیسەیەوە چی خۆگەش خەڵک شاعر نییەن وەچی مەسەلەن مەولەوی شاعرێ بەناوبانگن وەچی فلان 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 ئینە ئیلهامن خوا مۆشەیەکیە کە تو چەنام ئاوایەرە کەسێ ئیلهامێشەنن کە ی قسەگەڵ خۆشە مەکەی و قسەیە چە دەمش بەرمەشۆیە مێوە دەم شەرە سیر مەکەرای قسە فرە سەیرن مەکەراشە پەندێ مەمانەوە ساڵمێ و مەلۆ بزرمەوە نەمەزانە کێ بێن مۆ هین ملەت مۆ مەڵکی خەڵک کاک عادل وەرچانی دەستوە تۆمارکردی بەرنامەکە کەرم ئەنەبی کۆمەڵە پەندی پێشینانمان وات یەکێ چە پەندە پێشینانەکانی ماچۆ زوان باباچم هیۆمان ماچم ئەگەر عەقڵنۆ گیان چە عەزاون واتینە فارسەکان گۆڕانکاریشان وە سەرشەرەکردن ئەنە چەندیە نەگە باسیش بڵێ ئێمە کللتورمان فرە دزیان تو ئەگەر تو هەر پێی مەسەل پێیت ماچی ئارۆ نەشیدی نیشتمانی وڵاتی تورکیا گۆرانی حەسەن زیرەکەم واسەنە ئەی نیشتمان ئەی نیشتمان کریانە ئارمی وڵاتەکەی وەشان ینی تەنانەت دەستان پێی پەندی پێشینانەکانمانیش بەر طبعاً فرە چشت هەنان من چە فرە وار بێن چەنام عەرە بێنە 6 ساڵ چا نابینە بەعزێک هیچ نەفێنێ چە دەمشان واچینێ بابینە کوردیان یعنی چشت ئێمە بریان طبعا ئێمەش چشت ئەوشان فەرز کریان وە سەرمانەرە وەچی ئێمە بریان هینیۆشان فەرز کریان چونەکە ئێمە مەحکوم بێنمێ ئەوشان حاکم بێنێ واسەنە داگیرکەر بێن داگیرکەر بێنێ چشتیۆشان وە زۆر فەرزکردن واسەنە مەسەلەن ژمارە 11 ژمارەیەکی پیرۆزن چە دیرۆکی کوردەرە هامایە ئێمەشان واسەوە نەکرد ئیستا هەر کوردیە پرسیارشە نەکەرە ئوو 11 ژمارەیەکی شومە با بۆچی شومن تو 11 بەدەری نەورۆزت هەنان تو 11 عاجباتێگەی کەی خەسرەوت هەنن کە ئێمە ماچم ئێمە ڕۆڵەی میدیا و کەی خەسرەوین باشن وەچی چەلای کورد پیرۆزن و ئەوشان وەچی شومشانکردن شومشانکردن فەرهەنگەکەت بکوژە فەرهەنگەکەت بکوژە تو ملەتێک کە داگیرت کرد
ئەگە دیت ئەسە یەک کۆمەڵ کتابش شەنەرن خۆ فرێت شتەنە نمۆ باش کردم واسن واچان ئی ملەتە ئێخرە کتابشن واچان بس چون دێش واسنە واش کتاب ئێمە- سنا گشتێ چەنامەنەوە واش ئێمە یەک کتابمان هەنن نەنووسنانمان شمە ملەتێتان داگیرکردن هەزاران کتابش هەنن چەنی بتوانم کۆنتترۆلشاکە واسنە محارەبەی داگیرکاری محارەکە بەی مڵک و ماڵ و داهاتی وڵات و ئینەگە لە وازچانەبارە اینجا محارەبەی مێشک کریا واسنە حوشاندا زمانەگەت قەدەغە کەرات و نەتاواشان وەچی چەوەر دوو سەبەب دوو هۆی گرنگ هەنن کە ملەتی کوردمە خۆ ملەتی ترفرن چەنام لوایە نەزوە ئیسا مازیغەکان واسنە تازە خەریکەنێ گرمۆرات چە بنمیچی دیوارێ پەرتوکێ کۆن بووینەوە ئی وشە چێشن زوانەکەشان کردو کەران ینی ئی مەتەڵ و پەندی پێشینان و ئی بابەت گەلە ڕۆڵێکی گرنگشان بێن چ هاستەوە پاراستەی زوانەکە طبعاً دووە سەبەبی ڕئیسی یەکێ پشتمان وە شاخەکانی زاگرۆزەوە بێن بێگانە نامۆ بێن وەنەش ژیان چە شاخ ئێمە وڵاتی یۆمان بێن ئینە چەڕۆ جوگرافیەکەش چەڕۆ جوگرافیکەوە حاڵەتی دووەم ئێمە وەی فەرهەنگێکی ئاینی کوردی بێنمێ واسنە من چقەرە تا ئیسە تەنگاوە بێ سەر منی هەمگە کتابە مازێژگا سەرنجامەکە منێ باخەڵم و مەڕەمی بەرمەشی واسنە ئینەگە لە گشتمەگەڵەوە توانەتە بوو واسنە و هەر ئاینێش هامان پارێزەری فەرهەنگی زمانەکە بێن واسنە ئی دووە خاڵە هاستش فەرهەنگی زمانی هۆکارێکی گرنگ بێن پێی هاستەوەش کاک عادل ئەگەسی کەرم وەک من تێبینیم کردەوی کتابەکەی مامۆستا هەدەوێڵی شوانانەوە پەندی پێشینان و قسەی نەستەق و مەتەڵی ماچۆ یان زوانی ماچۆ تەمام جیاوازن چە زوانەکانی تر مەتاوان باشم ڕۆڵێکی گرنگش بێن ئی زوانە چە دروستبیەی مەتەڵ کە ئیساکە گۆڕیانێ و وەشێوەسوانی باباچم سۆرانی ئینێ هەموو کارمارە یۆش ئەسڵەکەشی ماهین ماچۆ بێن بڵاوە بێن مەتاوان باچم زوانی ماچۆ جگە چەلایەنەکانی تریشیان چڕوویەکی ترەوە چڕووی مەتەڵ و قسەی نەستەخۆ پەندی تایبەتمەندی یۆشەنن و سنووری یۆشەنن و مێژوو یۆشەنن فعلەن تایبەتمەندی یۆشەنن وەچی ئێمە گەر زمانی گۆران هەورامی ئەگەر ئێمە بلمە نام قوڵاییەوە مۆوە ماچۆ مۆوە زازۆیی زازاکی مۆوە شەبەکی مۆوە زەنگەنەیی مۆوە باجەڵان دابەشمە واسنە دابش بێن وە سەر سنوورەکەرە چارکە لە مەسەلەن باجەڵانەکان خانەقی ماچۆنێ واسنە زەنگەنەکان کەرکک هەرچەندی سە فرێش واز چاوردن مەگەر چە شوێنێ ئەختیارێ پیرەژنێ چێویریشمەنەوی وەداخوا فرە وەنەم ناخۆشن لای ئێمە چەکش شۆنەکانتر باشتر پاراستنمان چۆرانە ئێمە دووە هۆ بێن واسنە هۆی زمانەکە و هۆی ئاینەکە واسنە ئاینە نەماچی هەر ئاینێ و هەر زمانێ بێوەرەوە کللتوری وڵاتەکەمە پارێزنەوە واسنەوە تاکیید ئێستا ڕەنگەن من ماچی تۆمەتنەوە ڕەنگەن ئەگەر ئێمە نوێمان ئا تاکوترای زەنگەنەیش ئەختیارێ پیرەژنێ چەویریشمەنن ئەش نەمەنەوی ملت ئەوێسە مەمرۆ ملت گەوهرێش نۆ گوڵۆبێش نۆ چە دەورش ڕۆشنایش پێی بووە ڕۆشنایی ڕێگاکەش ڕۆشنای ڕێگەکەش بۆ گومەوە واسنە کاک عادل حەزمەکەرم چن پەندی پێشینانیمان پێی بووانی و شەرحشی کردی من دەستخۆشی چەمە مۆستا هەردەوێڵ مەکەرم دەستخۆشیمان پێشەنە مەکەرم ناسن چن پندێوەکو نمونە مارێەوە تینا ماچۆ چە چۆڵەوانیەرە کەوشە کۆنە نعمەتی خوان تو ئەگەر ئینە تەحلیلش کەری شیکردنەوەش پێکەری یۆت بنەرە کەفتەنێ چۆڵەوانی بیابانێوەن نە واردەشەنن نە ئاوشەنن گەرمن نە سێوەرشەنن سەختن تو ئەگەر کەوشە کۆنەیە دڕیات دیەوە کەرتەپات پەیانەی بتاوی زیاتر وەنەش ڕێکەری نەعمەتەن شتێ گەورن ماچۆ چلایەتر ماچۆ
خواخوان بێ نەخۆش خاز بۆ خواخوان بی نەخۆش خاز بۆ ورێزۆ یانگەش بتەکنی گوڵاو بڕێزنەوە یعنی ئەمە چەند ناخی خەڵکەکەوە بەرشیان چە هەڵقڵاوی ناخ و وەزعەکە و بارودۆخ و ئینی ئاڕۆنە ماچۆ خوا جەوەڵ مەینۆ وە فرمەنەوە بانش واسەنە کریانە سۆرانی کریانە شعر نمەزانی چ شاعرێ بەڕێز کردنش ماچۆ کاکە خوا ئیشی نابەجێ ناکە تا کێو نەبینێ بەفری تێ ناکە واسەنە یعنی کاریگەریمان بێن چەسەریەک بەڵام وەکو جەنا بتواتێت هەر شوێنێت تایبەتمەندی یۆشەنن تایبەتمەندی یۆشەنن مەسەلەن من چەپەرتووکەکەمەرە شعرێم هەنن ماچوو هەفت کۆنە دیمەن یعنی دیمەنی منتەقەکە یۆمانم کردنە کۆپ لە شعر چ لایە باس ساوە لەوان مەکەرۆ چە لایە باس ئاو هاوردە مەکەرۆ چە جۆگەی گەورە یعنی ئەگەر تێبینی کردەوی بەڕێستان تەمەنیەوە چەنام ئەدەبیات و شعر و واناوەندێ مەتەڵەکان داستانەکان فرەش گێڕانەوەکان و شێوازێکی شعر نووسریان مەتاوی مەسەلەن چند هینێمان پەیباری وەکو نمونە چند داستانێ یان چەند شعرێک یۆ شعرێت نووسناوی وەکو گێڕانەوەی بابەتێک گێڕانەوەی ڕووداوێ من ئێستا کۆپلەیە یان دووە کۆپلە شعرێمانیش پێی بووانەوە هینیوەت هەر فعلەن ئەڵەی نیۆمیشەن دەربارەی پرسیارەکەت ماچۆ ساوە لەوانێ ئینش ساڵ هەشتا نیشتانم بڕکەیە ساوە و ساوە لەوانێ ساوە وەرن وەرە و بزەڵەی کۆرپە وەنەش ماچە ساوە چەکنار جۆبار ساوەکان ڕانێ یعنی ڕانێشان وەکنار جۆگەکەرە جارجار وەرەیە لا دێوە چەڕێ دێنە قەپۆزس وە چۆ چەپڕێ گەڵنێ شۆپەر ڕێگەکە ئەینە یعنی تو ڕسمێت گردنوی قسەگەلا وەرەگەل لە مۆ قەپێ بۆ ناینەگە ئەوش چۆیش مۆچەنە مەگەڵنەوە شۆدا گێڕانەوە باباچم کە چەمتیش بنیۆخنی وەکو دیمەن مێوە وەرچەمت بڵێ جوانن کۆپلێتر ماچۆ چەند لاوێت چە دەشت خەریک ڕاو بیشان وەکلکەلەقێ تانجی چەنیشان تانجی مەلۆ ڕاو تەبان کلکەلەقێ ڕاوکەرەوە کابرایە کامڵ ڕیشماش و برنج چەنواوە لوێ هەنگاو نێ قنج قنج بەزی ئەختیار ڕاوچێگان بە تایبەتی با نام کەس نارم گورج بیشان کە فێنێ وەردەم گەنجەکان واسەنە ڕێشکە و پێشکەی چەم فرە دوور ڕوانێ گرمۆرۆ نێچیر مۆرۆ سەی دوورکەرێ خاسە ڕاگەی ڕاو ئەو خاستر زانێ چینەک تەجروبەش بێ ئەزمونی شەنە چەلایە ماچۆ ئاو هاورەکان چە جۆگەی گەورە تواتە جیاوازی کللتور طبعا تو شتێ بنووسنی چە وڵاتەگەیوت تو جۆگەی گەورەت بێن تو سەردەمێ فرە چەگەش ئاوایەکان ئاو شیرین واچێمێ ئاو شیرین باردێ پێی واردە بیریش بی پێی قاپ شورتە و پێی مەلەکردە و پێی حیوان ئاودا ئاژەڵ ئاودا بەڵام جۆگەی گەورە ئاوەکە شیرین بی خەڵک لێ چانە ئاوهارێ ماچۆ ئاو هاورەکان چە جۆگەی گەورە ئاهووی چەممەستان چە جۆگەی گەورە یەکێشان وە ناز کونە پڕمە کرد یەکێ پڕکەردە پەیانە مەوەرد دایەی مەشکەژەن چە گۆشەی فەرمان دایەشیانە مەشکە مەژەنەوە کناچەکەش درەنگ هەماوە چە بانجۆکە چوزان و کاچەش پەیمان وە کێدان چلایەتر ماچۆ یەکی تەوانێ هەوجارە شڕێ و یەکی تەوانێ دوو گاو بەستەبی خەت هیت برارێ یاوێوە سەرخەت جارێ ناجارێ سەدای هۆ وردێ دڵ ئێوە لەرزە دڵ دێرە داران پر ڕاز و ڕەمزە ئینە جیاوازی شاعرێ یارسانیان چەنی شاعرێکی کوردی مسلمانی هەورامی زمان وەکو مەولەوی
توچینە ئاماژەش دانە فەلسەفەیە دینەگەیۆش واسەنە ئەگەر پرسیارێکەرم چینە ببوورەوە نەتمان بڕی شعری ماچۆ یان باباچم شعری زوانی گۆران چڕووی وەزن و قافیە یا باباچم چڕووی مێژووشەوە جیاوازیش هەنن چەنی شێوە زوانەکانی تر بەدڵنیاییەوە یان پێی خۆناغا ئەدەبیەکان یا پێی مەدرسە ئەدەبیەکان ئێمە ئەگەر بەراورد شعری گۆرانی کەرم هەورامی ماچۆ چەنی شێوە زمانی سۆرانیێرە ئینەگەشت چە یەک سەنگەرن قانونی یاسایکی سەر شعرەکەن یەک شێوەن شعرەکە دەبڕگەن برگە ینی باباچم مەقتا مەسەلەن ماچی چەیانە بیشان چە یا نە بیشان 5 برگەن واسەنە شێوە شعری سۆرانی ئەگەر ئێمە بلمە بزانم کەی دروست بێن ئەگە بەراوردی مێژوو کەرم سۆرانی سێ کوچکەی شاعری بابانیەکان نالی کوردی و سالم شعرشان هاوردە سەر شێوە زمانی سۆرانی کاتێک میرنشینی ئەردەلان ڕمیا و میرنشینی بابانەکان هاماشۆشان کرد حتا نالی خەڵک لۆمەش کەرێواچێت تووەچی شعر دەرەوەی کاکەیەکان ماچی چونە ئیسەمەیە باسانە ئێمە شعری شێوە هەورامی زوانمان فرە کۆنترن چاقۆناغا کابرا کوردی مسلمان بێن نەزانانش کاکەی کێشنیان تێکەڵ نەوێن ڕاهامان وە شعری عروزی عەرەبی یان فارسی ئەو شان شعری عروز ئیسەوەچی واتمینی ئەمە دەبڕگەن کورد بەعام مەگێرەوە ئیستا شعری سۆرانیش بنووسنەوە کوردی دەبڕگەن باسانە نمەکەری قۆناغی نوێ هاما و ڕیالیزم و شعری ئازاد و نماچێش هاما من باسی سەردەمەکە مەکەری کە پێش ئیستا کە ئێمە ئیسەی کتابگە لێمە خوێنم چنەش شعر 14 برگەشان هەنن 15 برگەشان هەنن 16 برگەشان هەنن شعری مستەزاد کەم شاعر تاوانش نالی حەزرەتی نالی یەک پارچە شعرێژەنن و نەش ماچان مستەزاد ئی مستەزادە چێشن شعرەکە کە دێڕەکە ماچۆ قافێشی پەیمەنوەرە دمایی کلکە دێڕێتر چەنیشان مەسەلەن ماچۆ ئەی تازە جوان پیرم و ئەفتادە کەوتوم ئینە تەمام بی اینجا ماچۆ تا ماوە حەیاتم دەستێ بدەرە دەستی شکەستم کە بەسەر چووم اینجا ماچۆ قوربانی وەفاتم ئینەوەش ماچە مستەزا ئینە چەنام شعری هەورامی نییەن ئینە هەر نامەگەشی بێگانن مستەزاد واسەنە ئینە جیاوازیەکەن جیاوازیش واسەنە جیاوازیەکەشەنن کاک عادل مەتاوم باچم شعر و ئەدەبیاتی ماچۆ چەچن دەرگاشتان دەرگاکان فرەن یان دەرگاکان فرەن مەسەلەن ئێمە شعری ماچۆ جارێ زمانەکە باباچم وەرچە شعر زمانەکە بەس ئەگەر بتاوی تۆزێ وە کورتی وە خێرایی چونکە کاتی بەرنامەمان بیاومە سوالەکان بێنە ماچۆ بێنە زازایی بێنە شەبەکی بێنە زەنگەنەیی بێنە باجەڵان ئینە هەر هینێ تایبەتمەندیەکی کەمترش هەنن چەنی باباچم بەڵام گشتگیریەکە گۆرانە واسەنە ئینە چوەچی دروست بێن تێکەڵی چەنی خەڵکەرە دروست بێن واسەنە کاریگەری زوانەکانی تر وەسەرشانەوە بێن تۆزێ گۆڕانکاریش بێن ئێمە مەسەلەن ماچم دایە بلە هەورامان ماچۆ ئایا ئێمە ماچم باوەشان ماچە تاتە واسەنە شەبەک ماچۆ داکۆ ئینە تایبەتمەندی ناوچەگەریەکەی وەشە گۆڕانکاری وتکڵن بڵێن ئەی چەچن دەرگاشدان شعری ماچۆ بەس پێی خۆشەویستی واسییان یا پێی جەنگاوەری پێی نیشتیمانی ئێمە ئاین ئێمە چن جۆرە شعرمان هەنن شعری حەماسەتمان هەنن شعری ئاینیمان هەنن شعرە ئاینەکەش دانیشتە چن دەرگایە واسەنە شعری دڵداریمان هەنن شعری سروشتمان هەنن شعری مێژوویمان هەنن
مثلەن ئیستا ئێمە ئەگەر باسی حەماست کەرم ئەگە بلم کتابێ دەروێش قوڵی کرندی نووسنانش شانامەی کوردیان نام کتابەکە گەورە نێقرن ئەو پڕی حەماستن باز جەنگ و ئازایی و شمشێر و ڕم و تیر و کەوان و بگرە و بەردەی حەماسی بەرگریان بەرگریشکردن دووەن بەرگری چەوڵات حەماست ئامێزن و هانی خەڵکەکەشدان شعرش واتن دیفاعچە وڵاتەکە کەرا واسەنە ینی مەتاوان باشم شعرەکانە شعرێکی کوردی بەرگری نیشتیمانی بەڵێ مەمێبان ئاینێکە شعرە ئاینەکانە ڕەنگەن تایبەت بۆ یارسانیەکان چند دەرگاشدان دانیشتە دەرگای نیشتمانی شعرە ئاینیان دانیشتە دەرگای نیشتمانی وەکوی سە باسمان کرد هەر ئاینێ پارێزەری زمان و کللتورەکە یۆش بێن مەسەلەن ئێمە شعری ئاینی مانەرە باس باوە یاگار مەکەڕ و ماچۆ کورد و کوردستان کردووە بەراتش واسەنە تەنانەت مەولەویش باسی باوە یادگاریش مەکەڕەوە پارچە شعرێش چامە شعرەکەی مەولەوی مەتحی باوە یاگارش کردن کە کوردێ مسلمانن هیچ یارسانیە نەتاوانش وەکو مەولەوی باوە یاگار کەرەوە کاک عادل ئەگەر ئێمە سەیرێکی مێژوو کەرم ئێستا ئێمە چەڕووی باباچم شێوە زۆنی گۆرانەوە ئانەگەلیکەوە شعرشان واتەن زەخترینشان مەولەوی بێسارانی ئینەگەلە مەتاوم باچم سەرچەشمە و مەدرسەیەکی گەورە بێنێ ماچۆ زوانەکان پێی شعری ماچۆ بەڵێ مەدرسە بێنێ مەولەوی مەدرسەن بێسارانی ینی ئەوشانی شتەگشت دەرگاکانشاندان بەڵام سەرەتا نەوێن سەرەتا نوێن مەولەوی بەڵام تاوانشان شێوە زوانی ماچۆ چڕوە ئەدەبێکەش و چەکش دەرگاکان بە بەڵێ دەرگای بەرگری دەرگای باباچم خۆشەویستی و دڵداری دەرگای مێژووی دەرگای حەماسەتی نیشتیمانی چە باسکردەی سروشت هیچ شاعرێ نەیەوانە شان و شەوکەتی حەزرەتی مەولەوی چە باسکردەی سروشت جوانی سروشت واسەنە سروشتی کوردستان بەعام و هەورامان بە تایبەتی کەس نێوانە مەولەویێرە بەڵام ئەگە تو باسی مێژوو کردی ئەوشان هەنگاوی یەکەم نەویشان وەتەئکید ئێمە گەر تو بلی کۆنترین نووسینی شعر ئیسە چڕووی ئەکادیمیەوە کەمە خوێنرێ و ماچە بابە تاهیر واسەنە بابە تاهیر یەکێ بێن چیارەکانی شاخۆشین واسەنە کۆتایی سەدەی سێم و سەرەتای سەدەی چوارەمی کۆچی ئاوەختە بێن ئێمە چا سەردەمەرە بێژگە چە فاتمە لوڕە لیزا خانمی جافمان هەنن واسەنە سە چوارە تەنها ئافرەتمان هەنن کەوە هەورامی شەش کاک عادل چاوەڕانی کاتی بەرنامەکەمان وەرو کۆتایی مەرەوە باسی سێکوچکەی بابانمان کرد ئەنەبی واتت سێکوچکەی بابان ورێزایەوە فۆرمێکی تر وە شێوە زوانێکی تر ئامایە دەستپێک کێشان کرد پێی ئانەی چە شعری ئەردەڵانەوە گۆڕناشان پێی شعری بابان مەتاوم باچم شعری سۆرانی باباچم ئی شێوە زوانی کەوا ئیسە بێنە شێوە زوانێکی ستاندارد یا باباچم شێوە زوانێکی گرنگ چەنام کوردەرە مەتاوم باچم ئەوشان کەڵکشان چە شعر و شێوە زوانی ئەدەبی گۆران و ماچۆ ورگردن بەڵێ یان ئەوشان وریێزانێ وەکو ئانەی کە بەڕێست باست کرد کەڵشان چە شعر و شێوە زوانەکانی یان زوانەکانی تری عەرەبی و فارسی ورگردن وەختێک قسەکەم ئەوجا تەمام نەکرد حەزرەتی نالی پرسیارش شەنەمەکەرا ماچە تو چەنی مۆی نەتو گەرە شعری عروز عەرەبی باچی ئاینیان گەرە تو شعر فارسی باچی زمانی خوێندنن و خەتی شکستەی فارسی خوێنێنێ فەقیەکان چە دێ ڕێرە ماچۆ کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە ئینە خۆ کوردی باسەکە ئای خۆی کردویەتی خۆ کوردیە خۆ کردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تابعی معناەکە ئەوە حاڵە زمان سۆرانیشان شعرشان هاوردە نام شێوە زمانی سۆرانیەوە وات عیب نییەن مستەفا بەگی کوردی ماچۆ وە نییە کوردی مایلی ئەم نەوع ئەتوارانە بێ لازمە شاعر لە هەر نەوع بڵێ بۆ ئیمتیاز
ینی هەر چەکە دەرگایە بۆ چ دەرگای دڵداری بۆ چە دەرگای حەماسەتی نیشتمانی بۆ چە دەرگای جوانی سروشت بۆ چە دەرگای گچ شتێ دەرگاکان بوو بەڵام کە ئانەشانە کرد ئسفادەشان کرد چە شعری هەورامیش ئێمە باخور ڕەزەگە بێن دوانی ئی گوڵشانەکردنەوە بەردەن ئاگوڵشانەکردنەوە بەردەن کاک عادل بە پرسیەتیش ئاراستە کەرم وەرچانی کۆتایی بۆ بەرنامەکەمان بارم بەڕێستان هەستێکی جوان و بیرکردنەوەیەکی جوان و گرنگیەکی جوانتان هەنن پێی بابەتی مێژوو فرەمەدرنی چەتۆڕە کۆمەڵایەتیەکان کار چەسەر مێژوو مەکردێ ئایا وەکو ئانەی کە یۆتان کارتان چەسەر مێژووی ئەدەبیات و زوانی ماچۆ کردن بە تاوان باچم زوانی ماچۆ چڕووە مێژووەکەشەوە مەدرسە پێن پێی شێوازە زوانەکانی تر چڕوو ئەدەبێکەشەوە من ڕەنگەن و ڕاشکاوانە ڕەنگە بەڵگەی مەلموس نۆوە دەسەوە چونەکە ئێمە مێژوومان بزر کریان هەرکیامان حکومانشکردن سڕێنشەوە کتابمان سوشنان بەڵام بە گوێرەی واقع بە گوێرەی یعنی لوانیەوە ناخزمانەکەوە کۆنترین دێڕە شعر کە نووسریایی وە زمانی هەورامی گۆرانی نووسریان جوانە ینی مەتاڵ باشم ڕەنگە لواوی تا 4,000 ساڵ من چامەیە شعری سەچەلام نیەن هی میتانیەکانن کە مەلا پەی جەنگ شعری حەماسی ماچە خۆزگە بزانایە ورم گردایە و ماچۆ نیەن بەڵام کە چە زمانی کۆنی ئارامیەوە نەقل کریان عەرەبی واسەنە من کەمە خوێنیشەوە هەست مەکەری ئیقاعێ هەورامی کۆنشچەنەرە بوو جوانە 1400 ساڵ وەرچە میلاد ینی مەتاوم باچم شێوە زوانی ماچۆ چڕوو ئەدەبێکەشەوە کۆنترین زوانن و سێکوچکەی بابان تاواشان چەدمای فترەیەکی فرەوە کە ئەردەڵانەکان کۆتایی وە دەسەڵاتشان ئاما ئێشان ورێزایە گۆڕانکاریشان کرد و ئیستاکە حاڵ حاضر زوانی ئەدەبی کوردی وەداخەوە یا باباچم زوانێکی ڕسمی کوردی چڕوو ئەدەبێکەشەوە بێنە زوانی سۆرانی با من قسەیەکەری کەس نەکردنش بەڵێ کاتێک حکومەتەکانی داگیرکرد دەسەڵاتدار بیشان وەرچە میرنشینەکان ملەتی کورد بەعام چەچێرەوە دزیەوە شعر واچێوە زوانەگەوێت چە نامیانە واچێت سەر خەرمان واچێت سەر جۆگە ئاو واچێش چە شاخەکە خەری گەنم درە و کردەبی واچێ هۆکارەکەش تەرسەبی چە هۆگارەکەش بێگانەبی بەڵام دمایی کە میرنشینەکان دروست بیشان مەسەلەن پێی مەسەلەمای میری سۆران دروستبی واسەنە میری سۆران میریە کوردی بی بەڵام دیانەتەکەش ئیسلام بی کێشەش نەوی چەنی باباچم عەرەبە بسڵمانەکانەرە واسەنە ئەچا وەختە توی یارسانی دیسان هەچە سەر ئاسەنگە هامای کە پەیۆت شتتواتن واسەنە خەتە سەرەکیەکەت گرتن وەرنا چونەک ئیش ڕەنگە قبولش نەکردن بەڵام کە ئی بیشان مەسەلەن میرنشینی سۆران کە بابان هاماوە سەر دەسەڵات شانازی کەرێنێ و حکومە سیاسیەکە بێ سۆرانی جوانە حکومە سیاسیەکە بێ سۆرانی شاعیرەکان ورێزایە بە زمانی حاکمەکە شعرشان وات گۆڕانکاریەکە چانەوە درست دەسەکانت خۆش بۆ فرە سوپاس مەکەرم بەرنامەکەمانت دەوڵەمەند کرد هەر قسەیە دما قسەیەت هەنن پەیامێت هەنن پێی ماچۆ زوانەکان حەزمەگەرم دما قسەت بژنەفم وەڵام من دما قسەم پێی ماچۆ زوانەکان ئانەنە وەکو براوت کڵەیە گشتشان هی باجەڵانەکان هی زەنگنەکان هی ئانەگەلی لایۆمان هی هەورامیەکان یەکگرتووی زمانەکەمان بپارێزم حەوڵ بەم وشەی بێگانە نەیارمە نامەوە یەک مەسەلماری ئێمە وە کەسێ مەمرۆ ماچم تەرمەکەش واسەنە ئیسە سەیرمەکەری کەلیمەی ڕوفات باس مەکەرە دینەگەت واسە ماچۆ پیرۆزن دینەگەت بەڵام تو عەرەبی قسەت نەکردن وەچی نماچی تەرمی شەهیدەکان وەچی ماچی ڕوفاتی شەهیدەکان واسەنە
ئینای وەکو مەسەل هاوردم دەیان سەدان و شەی ترمان وێسە هەن داواکاریە جوانان هیوادارن مێ گشتمان ماچۆ جوانەکان بەتاومەیەکەوە پارێزگاری چە وشە جوان و کۆنەکان یۆمان کەرم پێینەوەی داهاتوومان دەسا و دەست پارێزگاری چە جوانەکەمان کرد زوانەکەمان بلو یۆمانیش نمەمانم واسەنەوە تاکیید فرە سوپاسی ئامادەبوونت مەکەرم چە بەرنامەکەمان ئەرکرد کێشا بەرنامەکەمانە دەوڵەمەند کرد فرە سوپاس مەگەرەوەبان چە منیش سوپاسان مەکەری شەڵا سەرکەوتومە و دێ و ئیشەکەتان ئیشێ پیرۆزن فرە سوپاس هەنگاو بندێ خەمتان نۆ هیچ ئاستەنگە مێوەوەردەمتان گۆشتەنەمەتەک لێ بشێل لێش و بازیێشەکە فرە سوپاس مەکەرم دەسەکان خۆش بۆ بەرنامەکەمانە دەوڵەمەند کرد دووبارە فرە سوپاس مەکەرم بخێرەمەدیبان ماچۆ جوانەکان ئارۆیش ئامایمەوە کۆتایی ئەڵلقەی ئیجارەمان هیوادارن وێ چەنی فرە بەڕێز کاک عادل کاکەیی وەیەکەوە خزمەتێکی بیچکمان وە جوانەکە و ماچۆ جوانەکان کردەوی تا بەرنمەیەکی تر و تا ئەڵلقەیەکی تر شاد و بەختەوەر بدێ